بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. کارەکانی ئەنجومەنی چاودێری تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست دەبێت. ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامی یەکێکە لە دەستگا گرنگەکانی کۆمەڵی ئیسلامی و ئەرکی بەدواداچوون و لێپرسینەوەی ئۆرگان و دام و دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی لە ئەستۆدایە و ساڵانە راپۆرتی تایبەت بە کار و چالاکیەکانی دەداتە ئەنجومەنی سیاسی و ئاست و چالاکی ئەو ئۆرگانانە و کەمتەرخەمیەکانیان دیاری دەکات و بۆ زۆر پرس و دیاردەی گرنگیش بەپێی پێویست ڕاپرسی و توێژینەوە ئەنجام دەدا. بزانین ئایا ئەم ئەنجومەنە توانیویەتی بە ئەرک و کارەکانی خۆی ڕاپەڕێت؟ ئەرکی ئەم ئەنجومەنە چییە؟ لەمپەر و بربەستی بەردەم کارەکانی ئەم ئەنجومەنە چین؟ ئەم ئەنجومەنە چاودێری چی دەکا و لە چی دەپرسێتەوە؟ لەناو هێزە سیاسیەکاندا ئەم ئەنجومەنە ڕۆڵ و ئەرکی پەرلەمان دەنوێنێ. ئایا ئەنجومەنی کۆمەڵ توانیوێتی ئەو ئەرکە ڕاپەڕێنێت یا ئەو دەسەڵاتەی هەبێ؟ ئەو بابەت و دۆسیانەی ئەم ئەنجومەنە لێپرسینەوەی لێکردوون چین و کامانن؟ کار و دۆسیەیەک لە حیزبدا هەیە بە دەربێت لە ئەرک و توانای ئەم ئەنجومەنە؟ بەڕێزان بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز سەباح ساڵح ئەندامی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامیم کردووە و پاش ناوبڕێک دێینەوە خزمەتتان و تاوتوێی ئەم پرسە دەکەین. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا سەباح ساڵح زۆر بە خێربەی بۆ بەرنامەی باس و خواست. مامۆستاگیان کارەکانی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامی تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواسە بە هەر لە سەرەتاوە لە ناوی دەستگاکەتانەوە دەست پێ بکەین. ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامی ئەم تایتڵ و ناوە بە مانای چی دێ و ئەم ناوە گزارش لە چیەکە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، سوپاس بۆ جەنابەت و سڵاو لە بینەرانی پەیام. معلومی جەنابتە لەو کاتێک کە کۆمەڵی ئیسلامی بە پێویستی زانیکەوە ئەنجومەنێکی چاودێری هەبێ لە پێش کۆنگرەیسی ئەنجومەنی چاودێری و بە دوواداچوون هەبووکەوە لە کۆنگرە نابڵکو و حیزب بووکو بە تەعیندای نابوو، بەڵام هەمان کاری ئێمەیان دەکردوە بە دوواداچوونیان دەکرد بۆ کاروبارەکانی حیزب. دواتر لە کۆنگرەیسیا کە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەڵبژێرا سەرکردایەتی پێک دێ لە سێ ئەنجومەنی سەرەکی، ئەنجومەنی سیاسی و ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن کە کاروباری مەڵبەندەکان و دەستگا و ناوەندەکان دەکا و ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە کە لە کۆنگرا ئەنجومەنی چاودێری و بەداداچوون بەداداچوونەکەش کرا بە لێپرسینەوە. ئیشەکانی ئێمە لە ئەگەر بڵێم سێ ڕەهەندی هەیە، سێ تەوەری هەیە. یەکێک لەوانە ئێمە ئەگەر ئەندامێک یا ئۆرگانێک سکاڵای هەبێ لە ئەندامێکی تر لە کەسێکی تر لە ئۆرگانێکی تر ئێمە لیژنەی تایبەتی بۆ دروستەکەین و بە دووەدا دەچین. بەڵێ ئەوە دواتر سەرکاتە ئیشمان لەوەیە کە ئێمە چاودێری جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی دەکەین و بڕارەکانی سەرکردایەتی حیزب دەکەین و لە هەر شوێنێکیشتا ئەگەر لادانەکە بێ لێپرسینەوە دەکەین. کەواتە حیزب لە سێ ئەنجومەن پێگاتووە، یەکێک لە ئەنجومەنەکان ئێوەن، کەواتە یەکێک لە سێ کۆڵەکەی ڕاگری ئەم حیزبە ئەنجومەن و دەستگاکەی ئێوەیە. بەڵێ ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە یەکێکە لە ئەنجومەنە سەرەکیەکانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە ئەندامانی ئێستا وەک ئەنجومەنی پێشوونی ئەنجومەنی ئەمجار ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامین و یەکێکە لە ئەنجومەنە گرنگەکانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی. بەڵێ کاری ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە لە نێو کۆمەڵی ئیسلامیدا چییە؟ ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە، ئەم چاودێری و لێپرسینەوەیە چۆنیە و ئێوە ئەرێکتان چییە؟ وەک ئاماژەم پێدا ئێمە زیاتر لە سێ تەورە کوتم خۆی دەبینێت کە دەبێت باسیکەین. یەکەم ئێمە ئەگەر سکاڵایەک هەبێ واتە لەلایەن ئەندامێک یا ئۆرگانێک سکاڵایەک هەبێ لەسەر کەسێکی تر، لەسەر ئۆرگانێکی تر، لەسەر بڕیارێک، لەسەر هەڵوێستێک، ئێمە وەک ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە کەوا ئەرکمان ئەوەیە کە سکاڵا دێتە لامان و بە داداچوون لیژنەی تایبەتی بۆ دروست دەکەین و بە داداچوون دەکەین و سەرنجام ئەو کەیسە کە ئەو لیژنەیە زانیاری کۆ دەکاتەوە بە دوواداچوون دەکاتێنێت ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە ئێمە ئەنجامەکەی با بڵێن ڕدەگەێنین و ئاراستەی لایەنی پەیوەندیداری دەکەین و ماف بگەڕێتەوە بۆ خەوان ماف. بەشێکی ترەوە ئێمە وەک داواکارێکی
ئەندامێکی گشتی لە نێو کۆمەڵی ئیسلامی ئەگەر ئەندامێک خەڵکێک کەسێک لە هەر ئاستێک بێ هەڵوێستێک ڕووداوێک شتێک ببێ کە هەستکەین زەرەر بە بەرژەوەندەکانی کۆمەڵی ئیسلامی و استراتیژی کۆمەڵی ئیسلامی یا زەرەر بە هاوڵاتیانی کوردستان دەگەینێ ئێمە مافمانە بە دوواداچوون دەکەین و لێپرسینەوە دەکەین و کوتمان و ئەنجامەکەشی ئاراستەی لایەنی پەیوەندیدار دەکەین. بەشی سێمان ئەوەیە ئێمە وەک حاڵەتی نۆرماڵ و تەبیعی خۆمان ئێمە ساڵانە بە دوواداچوون دەکەین و با بڵێن هەڵسەنگاندن دەکەین بۆ ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی مەڵبەندەکان و ناوەند و دەستگاکان و ئۆرگانەکانی تر کەوا چەندێک و چالاکیەکانیان لە چه ئاستێکایە پابندبوونیان بە پەیڕەوە چەندێک کارنامەیان جێبەجێ کردووە و دوای ئەوە راپۆرتێکی تێر و تەسەل ئاراستەی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لەسەر سیاسەت و کارەکان و هەنگاوەکان و چالاکیەکانی کۆمەڵی ئیسلامی و با بڵێن ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی ئاراستەی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەکەین. کەواتە ئێوە تەنها پشت بە سکاڵای ئەندامانی کۆمەڵی ئیسلامی یا قسەی ڕاگەیاندنێک لەسەر هەر ئەندامێکی باڵای کۆمەڵی ئیسلامی ئەکەنیام لە چاودێریکردن تانا چ ڕێگەیەک ئەگرنە بەر یا ئەم بەشی دووەمی ناوەکەتان کە ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە چاودێریەکە چۆنیە ئەمە لێپرسینەوەکەیەوە پشت بە سکاڵای ئەندامێک یا گلەی ئەندامێکە بەستن ئەی چاودێریەکە چۆنیە وەکوتم ئێمە ئەلبەتە هەروەکو زانیارێک بدەین ئەنجومەنی پێشوو 25 ئەندام بوون ئێمە ئێستا 7 ئەندامین لەبەر ڕێژەمان کەمترە جیاوازێکی زۆری تایە. یەکەم ئەنجومەنی پێشوو ئەندامی سەرکردایەتی نەبوون بەس ئێمە کە ئەنجومەنەکە ئەندامی سەرکردایەتی خۆ ناکرێت 25 ئەندامی سەرکردایەتی بەس لە نێو ئەنجومەنێک حزورێ بێ ئەنجومەنەکەمان بە بڕیاری کۆنگرەوە بڕیاری ئەندامانی کۆنگرە کە تەثبیت کراکەوە پێ 7 ئەندامی هەبێ و 7 ئەندامی سەرکردایەتیە. بەڵام ئێمە لەگەڵ ئەوە ئیشمان ئەوەیە کە سەردانی ئۆرگانەکان دەکەین و حتا ئێمە لە پەیڕۆمانە هەیە کە مافی خۆمانە بەبێ ئاگادارکردنەوە و بێ پرس بڕۆینە کۆبوونەوەی هەر ئۆرگانێک ینی بەویستی خۆمان لە هەر کاتێکاویستمان دەڕۆینە کۆبوونەوە دەپرسین و ئێمە مافی خۆمانە هەموو بەڵگەنامێک کە داوایکەین بخرێتە بەردەستمان. لەبەرەوە یەکێک لە ئیشەکانمان ئێمە سێردانی مەیدانی ئۆرگانەکان دەکەین و لە ئیشوکارەکانیان دەپرسینەوە لە ڕووی ئیداری لە ڕووی چالاکی لە ڕووی دارایی و لە هەموو ڕۆڵەکانەوە ئێمە لێپرسینەوە دەکەین مافی خۆمانە و چاودێری و متابعا دەکەین و پەیڕەوی هەموو ئۆرگانەکانمان لە بەردەسە ئەرک و مافیان چییە و بزانین تا چەندێک ئەرک و مافەکانیان جێبەجێ کردووە. بەڵێ ئێوە تەنها پشت بە قسە و راپۆرت و نووسینی ئەم حەوت کەسایەتیە ئەبەستنیام لە نێو ئۆرگان و مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامیشە ئەندامتان هەیە وەکو نوێنەری خۆتان لەو مەڵبەندانە. ئێمە ئێستا بە پێی پەیڕەوی خۆمان نیمانە بەڵێ بە پێی پەیڕە و لە کارنامەی ئێمان نییە کە ئێمە ئەنداممان هەبێ لەو شوێنانە بەڕاستی. بەڵام ئیسفادە ئێمەوە کوتمان متابعی وردمان هەیە لەسەر ئەوانە و کە دەڕۆینە ئەوێ ئێمە داوای دۆکۆمنت دەکەین پێی دۆکۆمنت ئەوەی کە پێویستمان بێ طبعاً ئەمەی کە ئەو متابعانەی کردومانە کاگراز بۆی بەڵێم ئێمە فۆرمی تایبەتمان دروست کردووە فۆرمێکی تایبەتمان بۆ هەموو مەڵبەندەکان دروست کردووە کە شێواز و میکانیزمی کاریان یەکە و بۆ هەر ناوەند و دەستگایەکی تر فۆرمی تایبەتمان بەخۆی دروست کردووە بە هەر ناوەندێک بە جیاواز بۆ چونکە اختصاص و تەخەسوسی کاریان جیاوازە. ئێمە کە ڕۆیشتوین ئەوەی بە پێویستمان زانیوە بە پێی پەیڕەوە بە پێی ئەوەی کە شەفافێت بۆ ئێمە دروست دەکا و بەرچاوڕوون دەبین داوامان کردوەک زانیاری بەشێکیشی لە مەڵبەندەکان ڕاپرسێکی گشتیمان کردووە لەسەر ئەدا و کار ئەویژەر بە فۆرم و لەسەر ئەدای گشتی کۆمەڵی ئیسلامی لەو ساڵەدا کە کۆمەڵێک با بڵێن خاڵی لە خۆی گرتووە و لەسەر ئەدای مەڵبەند لە سنووری تایبەتی خۆیان کە چی کردووە کۆی ئەمانە دەبنە بەرچاوڕوونی بۆ ئێمە کە ئەنجامەکەی دەگەینە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا سەباح لە مەدای کارکردنتان ئەو ماوەی کە ئێوە کارتان کردووە لە کارەکانی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامی خۆتان ڕازین و بەرامبەرانیش کە ئێوە ئەرکی چاودێری و لێپرسینەوەتان هەیە بەرامبەریان ئەوانیش بەدەم داواکاری و گلەیی و سەرنج و ڕەخنەکانتانەوە هاتوونیانە. ئەلبەتە تەنها بیشی خۆی پەروەردگار بێکەم و کورتێ بەڵام ئەوەی کە ئێمە لە ئاست ڕێژە و ئەندامانمان وە لەو قەرانان کە هەیە سوپاس بۆ خۆی پەروەردگار هەمیشە بەردەوام لە ئیش و کار و چالاکی داین و ئەمەش سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەستی پێ دەکاوە دەستخۆشی کردووە و ئەندامانیش ئەوەندەی کە سەردانی ئۆرگانەکان یعنی دەستخۆشیمان بۆ دێ سوپاسمان دەکەن لەوەی کە دەڵێن بەڕاستی
ئەنجومەنی چاودێری لەم کات کە هەرچەند ئێمە بەڕاستی درێژکراوەی ئەنجومەنی پێشوین وە سپاسی ماندووبوونیان دەکەینەوە بەڕاستی ئەوانیش جێدەستیان دیار بووە کۆمەڵێک برای زۆر بە ئەزمون و بەتوانە ئەو بەڵام دیارە بە پێی پەیڕە و لەوانەیە فەرقێک لە دەسڵاتی ئێمە و لە شێوازی کارمان هەبوو بێ وە سپاس بەخوا ئێمە ئۆرگانەکان زۆربەی ئۆرگانەکان دەستخۆشی و سوپاسیان ناردووە بەڵام لەگەڵەوەی شاد تێبینی شەیە چکە سروشتی کاری ئینسان وایە کە هەندێک خاڵیش دەکەین لەوانەیە خەڵکێکی تر ئەندامی وایە خوێندنەوەیکی تری هەبێ یا دەستخۆشی دەکات لە هەندێک کارمان بەڵام لە هەنگاوێکە لەوانەیە تێبینی هەبێ بەڵام بە عموم پێم وایە جێگەی دەستخۆشی ئەندامان و ئێمە لەو هەڵسەنگاندنەی کە کردمان فعلا ئۆرگان و ناوەندەکان چکە لە کۆمەڵە خاڵ ئێمە فۆرمێکی زۆر وردمان دروست کرد بوو ئەگەر بڵێم ئەکادیمیانەیش بەڕاستی زۆر باش زۆر ورد کۆمەڵی فەقەرەی لە خۆی گرت بوو بە گشتی سوپاسیان کردیم بەڵام لەوانەیە ئۆرگانێک ناوەندێک لە فەقەرەیەکە تێبینی هەبوو بێ یا ڕوونکردنەوەی داوا کردێ و جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەستخۆشی لێ کردین کە شتێکی زۆر نەوعی باش کراوە یەکەم جارە ئاوا ئێمە بە وردەیە کە ئیش بە دوواداچوون کرابێ و بە گشتی پێم وایە سەرکردایەتی خۆشحاڵ بوون و ئێمەش هەموو ئەندامان پێماوتون دەستکراوە بن و حتا بەنامە ڕسمی داوامان کردووە لە ئۆرگانەکان هەر تێبینێکتان لەسەر هەنگاوەکانمان لەسەر هەڵسەنگاندنەکانمان هەیە بۆمان بگێڕنەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین بەرچاوڕوونتر و باشتر چونکە هەمومان پێکەوە بەڕاستی دەمانوێت خزمەتی کۆمەڵی ئیسلامی و کارەکانی کۆمەڵی ئیسلامی بکەین. بڵێ مامۆستا سەباح لە ناو هێزە سیاسیەکاندا ئەم ئەنجومەنەی ئێوە ئەم جۆرە ئەنجومەنانە لە شێوەی پەرلەمانێکدایە یا ئەتوانین بڵین پەرلەمانێکی نێو هێزە سیاسیەکانە ئێوە ئەم دەسەڵاتتان هەیە وەکو پەرلەمانێ بتوان لە ناو حیزبدا بڕیار بدەن و بڕیار هەڵوەشێنەوە و ئەو شتانە ینی ئێوە ئەرکی پەرلەمانێکتان بینی لە ناو کۆمەڵی ئیسلامیە؟ بەڵێ ئەمە طبعا من پێم وایە ئەنجومەنانە تەنها ئەرکی پەرلەمان ئەم ئەرکی پەرلەمانی وەک چاودێری و لە پرسیەوە هەندێک حاڵەتی ژێمە وەکو جارێ وەکو قەزا و سکاڵاشمان دێتە لاوە کوتمان بەڵام بە گشتی ئێمە مافمان وەکو لە پەیڕە و دیاریکراوە لە کارنامەی خۆماوە لە پەڕێویش هەر بڕیارێک لە هەر ئۆرگانێک دەرچێت لە ئاستی باڵادا بێ یا لە خوارەوە پێچەوانەی پەیڕەوی کۆمەڵی ئیسلامی بێ ئێمە مافمان هەیە تاعنی دەکەین و تانەی لێ دەدەین و بڕارە کاڵدەوەشێنینەوە لە هەر ئاستێکا بێ و ئەو برێ ئەو پەیڕەوە سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی تەزدیقی کردووە بەڵێ ئێمە لە هەر شوێنێکە لادان لە پەیڕەوە هەبێ یعنی وەکو پەیڕە دەڵێ لە خودی جەنابی مامۆساوە کە ئەمیرە و هەتا ئەنجومەنی سیاسی و خوارەوە ئێمە ئەگەر شتێک هەبێ پێچوانەی پەیڕەو بێ مافمان هەیە لایەنی پەیوەندیداری لێ ئاگادارکەینەوە کە ئەو هەنگاوە پێچەوانەی پەیڕەوە یا لە شوێنێکە ئەگەر هەستکەین کەوا دژە بە بەرژەوەندەکانی کۆمەڵی ئیسلامی مافی ئەومان هەیە کەوا لایەنی پەیوەندیداری لێ ئاگادارکەینەوە جۆرێک لە ڕوونکردنەوە بە دواداچوون. بۆ چاودێری و لێپرسینەوەی کارەکانی ئێوە وەکو ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامی کێ وەکو ئەڵێ چاودێری ئێوە یاکێ ئەو مافەی هەیە کەوا کار و چالاکیەکانی ئێوە هەڵسەنگێنێ و کەم تەرخەمیەکانتان وەکو ئەڵێ لێپرسینەوە لە کەم تەرخەمیەکانتان بکە و چاودێری کارەکانتان بکە. پێم وایە جارێ خەڵی سەرەکی لەوەدا ئێمە ئەوە جەنابی ماوسالی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامیە ئەمیری ئەو سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیە و ئێمەش ئەنجومەنێکین لە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ئەمە وەک بەرپرسێتی جەنابی مامۆسا کە ئەمیرە اینجا ئێمە کۆنفرانس و کۆنگرێشمان لە بەردەسایە کە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی دواتر دەتوان هەڵسەنگاندن بۆ هەنگاوەکانی ئێمە بکەن ئێمە چەندێک توانی ومانە ئەکتیڤ بین کارابین و ئەو ئەرکو بڵین مەهامەی لە ئەستۆمان بۆ ئەداماکرۆ جێبەجێمان کردووە ئەگەر حاڵەتێک لەوە هەبێ بە تاکید ئەوە ئێمە لە کۆنگرە و کۆنفرانسەکانە دەبێ هەڵسەنگاندن بۆ ئیشوکارەکانمان بکرێ و ئەنجامەکەی لە بەردەستی ئەوانە. ئەو بابەت و دۆسیانەی کە تا ئێستا ئێوە لێپرسینەوە و چاودێریتان کردوون چین کەوا لە ناو کۆمەڵی ئیسلامیە ئاماژەیەکیان پێ بکەیتەوە ئەمانە ئیشی سەرەکین کە دەستگاکەی ئێوە پێی هەڵساوە و چاودێری کردوون و لێپرسینەوەشی لەگەڵا کردوون. ئێمە وەگوتمەوە یەکەم هەڵسەنگاندنێکی ساڵانەمان بۆ هەموو ئۆرگانەکان کردوون. بەڵێ مەیدانیان هی ساڵی 2016تان کردووە؟ بڵێ بەڵێ ئێمە لەسەر ئەساسی 2016 لەسەر ئەساسی کۆنگرەی خۆمان لەو کاتێک کە کۆنگرە بەسراوە هەتا ساڵێک دوای بەسەرچوونی کۆنگرا ئێمە هەڵسەنگاندنمان کردووە چونکە ئێمە لە مانگ کۆتایی مانگی 5 کۆنگرەمان کۆتاییاتوە نیوەی ساڵی دەکرد لە مانگی 6ەوە بەس ئەوە ئەبێ
بەپێ ئەوەی ئێمە هەڵسەنگاندن دەکەین بەڵێ ئەو ساڵەمان هەڵسەنگاندنمان کردووە و پلەبەندیشمان بۆ مەڵبەند و ئۆرگانەکان ناوەند و دەستگاکان کردووە و تێبینیشمان لەسەر ئەوانەی کە ئیجابیات و سلبیاتی کارەکان لەو ساڵەدا لە هەموو ڕۆکانەوە بەڕاپۆردا و بە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و لەگەڵەوەیشا چەنەها سکاڵا هاتووە بۆ ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە ئێمە لیژنەمان بۆ دروست کردووە و ئەنجامەکەی سوپاس بۆخوا ئەنجامان ڕاگەاندووە و سوپاس بۆخوا کۆمەڵی کێشە و گرفت یا کەم و کورتی ئێمە کە چارەسەرمان کردووە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەستخۆشی دەکەن حتا لە تەشکیلی ئۆرگانەکان ئەگەر دوا کەوت بێ و گرفتێکە بێ ئێمە لیژنەمان دروست کردووە سەرنجام سوپاس بۆخوا بەشێک لە مەڵبەندەکان و حاڵەتانیان هەبووی ئێمە توانیمان چارەسەری کەین و هەمیشە ڕۆژانە ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵ ئۆرگانەکان خەڵک سەردانمان دەکا خەڵسکاڵای هەیە خەڵداوا دەکا تێبینیمان هەیە لە ڕاگەاندنەکان ئەندامانی کۆمەڵی ئیسلامی چکە ئێمە چاودێری ئەندامانی کۆمەڵی ئیسلامی هەتا لە وەزیرەکان و پەرلەمانتارەکان ئەوانەی نوێنەری کۆمەڵی ئیسلامین لە پەرلەمان و لە حکومەت و لە دەستگاکانی تری حکومەت ئێمە چاودێری ئەوانیش دەکەین و هەر تێبینێ و ملاحەزەیەکە بوو بێ ئاراستەی لایەنی پەیوەندیدارمان کردووە کە ئەم حاڵەتانە هەیە و دەبێ ئاگادار بێت. دەسەڵاتەکانی ئەم ئەنجومەنە چین یا تا چه سنوورێک ئەم ئەنجومەنە دەسەڵاتی ئەوەی هەیە لێپرسینەوە لە نێو دابنین کۆمەڵی ئیسلامی بازنەیەەکە ئەم ئەنجومەنە تا چەند ئەتوانێت بەناو هەموو بازنەکە بێت و بچێ و بەکارەکانی خۆی ڕاپەڕ یا دەسەڵاتێک لە سەروی دەسەڵاتی ئەنجومەنەکەی ئێوە هەیە کە ئێوە نەتوانن تەداخلی تیا بکەن و بڕیارەکانی هەڵوەشێنەوە ڕەخنە و گلەی لێ بگرن نەخێر ینی هەموو لە ئەندامێکی بچووکەوە تا ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئێوە بەڵێ لە ئۆرگانێکی چاودێن بەسەر بازنەی لە ئەندامێکی کۆمەڵی ئیسلامیەوە هەتاکو و جەنابی مامۆستا بڵێن کە ئەمیری کۆمەڵی ئیسلامیە ئێمە مافمان هەیە بە دوواداچوون بۆ کارەکانی بکەین و هەڵسەنگاندن بۆ ئیش و کارەکانی بکەین و ئەگەر لادانێکیش لە پەیڕەوە هەبێ یا هەر تێبینیەکمان هەبێ ئاراستەی کەین و ئاگاداری کەین و تێبینی بدەین بە هەموو دەستگاکانانی لە خودی جەنابی مامۆستا کە ئەمیرە و ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ئەنجومەنەکانی تر هەتا خوارەوەی ئێمە مافمان هەیە و ئەوە لە پەیڕەوی کۆمەڵی ئیسلامیە چەسپاوە و لە کانەمەی خۆشمانە چەسپاوە. بەڵێ ئێوە دەتوانن بڕیاری حزب بڕیارێکە لە ئەنجومەنی سیاسیە سەروترەوە درابێ ئێوە توان ئەو بڕیار ئەگەر لەگەڵ بەرژە پێتان وابێ لەگەڵ بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامیان ناگونجێ پێتانەکری یا دەسەڵاتی ئەوەتان هەیە ئەم بڕیارە هەڵوەشێنەوە یا تانی لێ بدەن؟ بڵێ بەڵام ئەزان چۆنەمە کاگرێتمە ئەگەر ئاگادار بین ئەم ئەنجومەنانەی کە دروست کراوە وەکوتم تەخەسوسی خۆیان هەیە ئەنجومەنی سیاسی ئاراستەی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی دەکا و کۆمەڵێک مەهام و ئەرکی هەیە کە لە پەیڕە و با بڵێن چەسپاوە ناکرێت لێرە ئاماژەی پێ بکەین و ئەنجومەنی بانگاواز و بەڕێوەبردن بە هەمان شێوە کە ئەنجومەنێکی تەنفیزیە بۆ مەڵبەند و ناوەندەکان ئەرکیان دیارە ئێمەش ئەرکمان دیارە. ئێمە ئەگەر بڕارێک هەستین کە پێچەوانەی بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامیە قابلیەوەی لەگەڵ ئەنجومەنی سیاسی ئەگەر بڕارەکەەوە بیاشۆنێکی تر گفتوگۆ یەکەین و فعلاً بە ئەدیلە سەلمێنرا کە دژە بە بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامی بەڵێ ئێمە مافمان هەیە تاعنی لێ بدەین و بەڕیارەکە وەشێتەوە و هەر بڕارێکیش پێچوانەی وەکوتمان پەیڕەوی کۆمەڵی ئیسلامی بێ ئەوە ئێمە مافمانێ لە هەر شوێنێک و ئۆرگانێک و کەسێکەوە بێ ئەو بڕیارە هەڵوەشێنینەوە چونکە ئەوە ئەندامانی کۆنگرە ئەو دەسەڵاتیان بە ئەنجومەنی چاودێری لە پرسینەوە داوە. بڵێ کۆمەڵی ئیسلامی بەدەر لە ئەندامانی خۆی بەدەر لە ئەندامەتی حیزب کە وەکو ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و بۆ بەرپرسی مەکتەبەکان و مەڵبەندەکان خاوەنی کۆمەڵێک پۆستی حکمیشەوەکو وەزیر و پەرلەمانتار و بەڕێوەبەرایەتێک گشتیەکان کاری ئەنجومەنەکەی ئێوە یا تێڕوانین و بەدواداچوون و چالاکی ئەوە بەرامبەر ئەوانیش هەیە و ئەوان ئەگرێتەوە یا ئەوان لە دەرەوەی بازنەی حیزب بن کە ئێوە نەتوانن چاودێری کارەکانیان بکەن و لێپرسینەوە لە کەم و کوریەکانیان بکەن. ئێمە چاودێری ئەوانیشین ئەوەی کە ئیشوکاری حکومیە کاروباری ئیداری دیارە ئەوان کارمەندێکی حکومەتن و ئیشوکارەکان وەک ئەوەی ئێمە ئەمانە کە نوێنەری کۆمەڵی ئیسلامین و کۆمەڵی ئیسلامی دایناون کە خزمەت بە هەوڵاتیان بکەن لە چوارچەوەی بەرنامەکانی کۆمەڵی ئیسلامیدا ئەوان ئەدای کاری خۆیان بکەن. ئێمە مافمان هەیە ئەگەر ئەندامێکی ئێمە لە هەر ئاستێکا بێت لە حکومەتە لە وەزیرەوە لە پەرلەمانتارەوە و لە قایمقام و بەڕێوەبەرە گشتی و بەڕێوەبەری ناحیەکانەوە ئێمە مافمان هەیە چاودێریان دەکەین و گەر تێبینیشمان هەبێ ئاگاداریان دەکەینەوە و لەکوێدا کارێک بکەن دژ بێ بە بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامی
و پێچوانەی بەرنامەکانی کۆمەڵی ئیسلامی بێ یا زەرەرێک بێ لە هاوڵاتیانی کوردستان بەگشتی ئێمە مافمان هەیە ئاگاداری کەینەوە لێ بە دوواداچوون بکەین و لێ پرسیینەوەی لێ بکەین چونکە ئەوە کوتمان لە پێڕەوایەکێکە لەو خاڵانەی کە چەسپێ لە دەسەڵاتەکانی ئێمەدا. سەباح ئەندامانی کۆمەڵی ئیسلامی تا چەند هۆشیار و زانان بەبوونی دەستگایەک بە ناوی ئەنجومەنی سەرکردا چاودێری و لێپرسنەوەی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی لە کاتی بوونی کێشە یا ڕخنە و گلەییەکیان سکاڵا بۆ ئێوە بکەن. جەنابتان فەرمووتان کە ئێوە زیاتر پشت بە سکاڵای خۆتان چاودێری ئەەکەن و کارەکانی مەڵبەند و مەکتەب و ئۆرگانەکان هەڵە سەنگێنن. ئایا هەبووە بە زۆری لە نێو مەڵبەند و ئۆرگانەکانەوە سکاڵایەک بێتە سەرەوە بۆ ئێوە یا ئەندامانی کۆمەڵی ئیسلامی تا چەند شارەزان یا ئاگادان بە هەبوونی دەستگایەک وەکو دەستگاکەی بەڕێستان لە ئەگەرێک ئاگەر گلەی و ڕخنە و پێشنیارێکیانە بێ ڕوبەڕووی ئێوەی بکەنەوە بۆ ئێوەی بنێرن. ئێمە هەر لە سەرەتای بڵێن هەڵبژاردنمان و دروستبوونمانەوە سەردانی مەیدانی مەڵبەندەکانمان کرد و بەشێک لە ئەنجومەنەکانمان کرد و ناوەند و دەستگاکانمان کرد وەک تەعاروفێک خۆمانمان پێناساندن ئەرک و کارەکان. دواتر ئێمە لەگەڵەوەدا کاگریاز فلێکسێکمان چاپ کردووە. ئەو فلێکسە بە هەموو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیە بڵاومان کردووەتەوە پێش ماوتون دەبێت لە شوێنێکی گشتی ئەو ئۆرگانەدا هەڵواسێ بۆ ئەوەی کە ژمارەی موبایلی هەموو ئەندامانی ئەنجومەن و ئیمێلی هەمومان وەک شخصی و ئیمێلی ئەنجومەن بڵێن تایبەت خۆی پێمانداون بۆ ئەوەی هەر برایەک هەر خوشکێک هەر ئەندامێک لە کۆمەڵی ئیسلامی بێوێ بە ڕاستەوخۆ پەیوەندی بە ئەندامێک لە ئێمەوە بکە یا ئەنجومەن بکە لە ڕێ ئیمێلەوە لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانەوە ڕاستەوخۆ دەتوانێت بە زووترین کات و لەگەڵ ئەوەیشا ئێمە دوو ئۆفیسمان دروست کردووە ئۆفیسێکی لە هەولێر و ئۆفیسێک لە سلێمانی دەوامان تیاداناوە ڕۆژانە ئەوەشی کە ئێوە مەیدانیان ڕوبەڕوو لەگەڵمانە بێ گفتوگۆ بکە و سکاڵا و داواکارەکانی بگەینێ هەمیشە دەرگای ئۆفیسەکانمان کراوەیە و بە تەئکید بڵێ لە هەموو دەڤەرەکانی هەرێمی کوردستانەوە ئێمە پەیوەندیمان بە پێوە دەکرێت و وەکو بڵێ کۆنتاک و پەیوەندێکی باشمان لەگەڵ ئۆرگانەکان هەیە بە تەلەفۆن بە ئیمێل و ئێمە وتمانە هەر کەسێک لەوە بە سکاڵەکان بە نووسراوی ڕسمی و بە بەڵگەومانداتێ بۆی ئێمە بەرچاوڕوون بین کە بە دووەداچوون دەکەین بۆیە پێم وایە زۆربەی زۆری ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ئێستا دەزان کە ئەنجومەنی چاودێری هەیە و ئەنجومەنی چاودێری بە دوواداچوون و لێپرسیێنەوە بۆ کاروبارەکان دەکا و هەر کەسێک مافی خورابێ یا گلەی هەبێ یا تێبینێکی هەبێ بگاتە ئەنجومەن ئێمە بە دڵنیاییەوە سکاڵایەک نەهاتۆتە لامان ئللا وەڵامەکەی نەگەڕینەوە دوایی بەنامەی ڕسمی ئەگەر شتێکی وردیش بێ بەنامەی ڕسمی ئاگاداری ئەو ناوەندە یاگەر شخصێک بێ بەو ڕێگەی پێی گەیاندوین بە هەمان ڕێگە ئەنجامەکەی پێ ئەگەێنینەوە کە ئەمەی جەنابە داوات کردو ئەم ئەنجامەکەی. بەڵێ خۆتان سەردانی ئەو شوێنەکەن یا ڕاستەوخۆ ئەو گلەی و ڕخنەیە ئاراستەی ئەو کەسەکەن کە هەساوە بەم ئیشەیام ئێوە چۆنچۆنی وەکوڵێ سکاڵا و گلەیەکان وردەکەنەوە و بزانن ئایا ئەمە دروستە دروست نییە لە شوێنێکی باشەوە هاتوۆیان ئەم کەسە هەر خەرەسێکی شخصی لەگەڵ ئەو بەرپرسە هەیە. ئێمە زۆر بەوردی مامەڵەکەین کاگرات ئێمە ئەگەر بڵێم بۆ شێوازێک لە ئیشی دادوەریشمان ئێمە ئەو سکاڵای کە دێ جارێ خودی کەسەکە دەبینین سکاڵاکەی چۆنە ئەگەر بەڕوونی و بە وردی نەی نردبێ بەڕوونی وردی نردبێتی و بەڵگە و دێکۆمنتی نردبێ ئەوە ڕوونە لە بەردەستمان مامەڵە لەگەڵ ئەوە ئەەکەین خۆی دەبینین دوایی سکاڵا لە کێیە لە چ ئۆرگانێکە لە چ کەسێکە ئێمە تەمان لیژنەیەک دروستەکەین لیژنەیەک لە برایان و خوشکانی ئەنجومەن ئەم لیژنەیە مەیدانی دەڕۆنێ لای ئەو کەسە یعنی یا ئەو کەسە بانگ دەکەین یا لە شوێنێکی تربیە لیژنەکەمان مەیدانی دەڕۆتە ئەوێ و ئەم سکاڵایە کە کراوە ئاراستەیە ئەوی دەکەن کە دەبێت گوێ لێ بگرین ئەم برایە ئەم ئۆرگانە ئاوا دەڵێ و ئەمەش بەڵگە و بەڵگەکانێتی اینجا گوێ لەو دەگرین و ئەمە ئەو لیژنەیە بڵێن سکاڵاکەی ئەم وەڵامەکانی ئەوان دووبارە جاری وایە پێویست دەکات ئێمە کەسەکەی بەرامبەر ببینینەوە چکە لە ئەنجامی قسەکانە شتێکمان بۆ دروستە بێ ئەو دەبینینەوە دیسانەوە بە کەیسی وایە باوەڕ هەبێ ینی بە چەند جار لیژنەمان دەڕواتە شارێک و دەگەڕێتەوە چکە کەیسی وا هەیە لە ئەنجامی قسەکانە خەڵکی تری دێتە ناو ئەو دەبێ ببینین لە ئەنجامی قسەی ئەوە پێویستە یەکێکی تر ببینین سەردانی ئۆرگانێکی تر بکەین یعنی ماندووبوونێکی زۆری دەبێت بۆ ئەوەی کەوا کاتێککە بڕارماندا یعنی بڕارێکی دروست بدەین و ئەم لیژنەیە کە دێن کۆی ئەمانە هەمووی تۆمارەکەن حەچی بەڵگە و دیکۆمنتی هەمووی دێنن
وشە بە وشەی ئەوانەی کە قسە دەکەن دەینووسن ئەمانە دەکەن بە راپۆرتێک دێنەوە بۆ ئەنجومەنی چاودێری لە پرسینەوە ئەنجومەنی چاودێری لە پرسینەوە لە دانیشتنی خۆیان هەڵسەنگاندنی بۆ دەکا و لە کۆتا بڕیار بە زۆرینەی دەک بڕیار دەدا و ئاراستەی لایەنی پەیوەندیداری دەکا ئەنجامەکەی. مامۆستا سەباح ئەمە بۆ ئەندامانی کۆمەڵی ئیسلامی و بۆ بەرپرسەکانیان هەبووە بۆ نمونە ئەندامی خەڵکێکی ناکۆمەڵ یەکێک ئەندامی کۆمەڵی ئیسلامی نەبێ بەڵام ڕەخنە و گلەیی لە ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی هەبێ ئەم جۆرەتان هەبووە و ئەگەر هەبێ ئەوە چۆن تەعامل لەگەڵ ئەم جۆرە دۆسیانەکەن کەسێکی بۆ نمونە دەرەوەی حیزب لە بازار بێ لە کۆڵان بێ یا لە شوێنێکی گشتیان ڕەخنە و گلەیەکی لە ئەندامێکی باڵای کۆمەڵی ئیسلامی یا لە هەر ئەندامێکی بچووکی کۆمەڵی ئیسلامی هەیە ئەگەر ئەم جۆرە هەیە ئێوە چۆن تەعاملی لەگەڵا ئەکەن و چۆن چارەسەری بۆ دۆزنەوە. ئێمە من ئێستا وەک دەرەوەی کۆمەڵ لەم ماوەیە هەست ناکەم ینی کەسێکی گەورەمان بۆ هاتبێ کە لیژنی لەسەر دروستکەن لەوانەیە گلێ و گازندەیەکی بچووکە بوو بێ بە بانکردنێک بە کەسێک نەتیجەکە ڕوونکردنەوەی پێویست بوو بێ بەڵام وەک ئەوەی کە بە ڕسمی سکاڵا دروست کرابێ و ئێمە لیژنەی بۆ دروستکەین بە دوایە بڕۆی نەهاتۆ بەڵام ئەگەر ببێ فعلەن ئێمە هەر کەسێک لە دەرەوەی کۆمەڵ ئیسلامی لەسەر ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی شتێکی هەبێ و پەیوەست بێ بەکاری کۆمەڵی ئیسلامیەوە ئێمە بە هەمان شێوە لیژنەی بۆ دروست دەکەین و ئەگەر بۆ ئەوەی کە ئەگەر مافەکە فعلەن ئەندامەکەی ئێمە مافی پێشێل کردبێ دەبێ مافەکەی بۆ بگرێتەوە و هیچ نەبێ بە بەراعەتی ئەندامەکەمان دەرکەوێ و ڕایگەێنینکەوە ئەمە بەڵگە و ئەدیلەکانە کە ئەم وانە چونکە زۆر جار وەکوتمان هەر شتێک دەوترێ بەڵام ئەوەندەی ژەیە ئێمە کەمتر مامەڵە لەسەر هەندێک شتی ڕای مەسەرەن بۆ نمونە کەسێک لە فەیسبوک شتێک دەنووسێ زۆر جار و توشمانە بە تەلەفۆن داوامان کردو کاکە شتە ئەوە شوێنی نییە ئەگەر جەنابەت سکالات هەیە ئەمە لە خزمەتین سکالات تۆمارکە بەڵام خۆ دەزانی سکالاش وەکو ڕێکاری خۆی هەیە وەکو ڕێکارێکی یاسایی خۆی هەیە سکالات تۆمارکە ئێمە بەداداچوون دەکەین بە دڵنیاوە ئەنجامەکەت پێ دەدەینەوە بەڵام هەر بەوەندەی لە کۆمنتە لە فەیسبوکا شتێک بنووسێت تۆ ئامادە نەبی بێتە ڕوو ئامادە نەبووی ئەدی لە بەدەسەوە بیت و وەنیە ئامادە نەبی مەسەرن بەڵگەکان دەرخەیت و هەر بە قسەیەک بەڕاستی ئەوە پێم وایە لە کۆی هەرچەنەوە ئەوانەی کە زیاتر لە یاسا پسپۆرن باشتر دەزانن بەڵام پێم وایە لە هەر ناوەندێک لە ناوەندەکانە ئەعتیبارێکی ئەوتۆی نابێ بەڵام ئەوەی کە ڕێکاری یاسایی دروست بگرێتە بەر ئێمە بە داداچوونی بۆ مامۆستا سەباح سزادان لە ئەنجومەنەکەی ئێوە بۆ نمونە ئێوە لە بەرامبەر گلەی و ڕەخنەی کەسێک لە ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی بۆ نمونە پێچە یەکەم جار ئینزاری بکەن یا ئامۆژگاری بکەن یان بۆ نمونە وەکۆڵێک کاتێکی بۆ دانێن بۆ ئەگە دووبارە کرایەوە پێچێ سزادانی ئێوە ئەرخۆتان بجێبەجێ یەکەن و تا چه سنوورێک ئێوە توانای دەسەڵاتی ئەوەتان هەیە کە وەکوڵێ ئەندامێک لە شوێنی کارەکەی خۆی ماوەیەک سڕ بکرێ دوایەوەگە هەر ئەم هەڵە و گلەیەی هاتەوە سەر و دووبارەی کردەوە لە ئۆرگان و لە شوێنەکە بکرێتە دەرەوە ئەگە هەر بەردەوام بوو بەردام بوو ئێوە دەسەڵاتی ئەوەشتان هەیە کە لە بازنەی کۆمەڵی ئیسلامی وەکو ئەندام بیکەنە دەرەوە یان ئەمە چۆنیە سزادان لە ئەنجومەنەکەی ئێوە طبعاً هەر لە کۆی کۆمەڵی ئیسلامی ئێمە کارنامەی سزا و پاداشمان هەیە کارنامەیەکەیە کە خەڵکانێکی پسپۆری یاسایی نووسیویانە و دوایی لە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی گفتوگویەکی زۆری لەسەرکرا و دوایی بە زۆرینەی دەنگ جێگیرکرا ئێستا ئەو کارنامەیە دیاری کردووە سزاکان نەوعێتیان چۆنە و هەر سزایەک بەڵێن بەدەست چ لایەنێک پێی هەڵدەسێ بەڵێ لەو کارنامەی سزا و پاداشەدا بەشێک لە سزاکان دیاری کراوە کە ئەنجومەنی چاودێری لێ پرسیینەوە لەگەڵ ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی پێ هەڵدەسن بۆیە ئێمە لە هەر حاڵەتێک کە ڕوودەدا ئەنجامەکەی بۆ نمونە سزای ئەندامێک بێ ئێمە وەگلانی جێبەجێکار پێی هەڵناسین چکە ئێمە وەکوتمان ئیشی تەنفیزی ناکەین بەڵام ئێمە بە راپۆرتەکە ئاراستەی لایەنی پەیوەندداری دەکەین بەڕێزان ئەم حاڵەتە هەبووە ئەم سکاڵا هەبووە دوای ئەوەی کە ئەنجومەنی چاودێری لێپرسنەوە لیژنەی بۆ دروست کرد ئەمە ئەنجامەکەیەتی دەرەنجام فڵانکەس دەبێ بڵێن سزا بدرێت جا سزاکە و کاتە چ لایەنێک ئایا ئەنجومەن و ئەنجومەنی سیاسی و ئەنجومەنی چاودێری دەیدا ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن دەیدا وەکوتمان لە کارنامەکە دیاری کراوە ئەو پێی هەڵدەسێ و جێبەجێکار دیارە ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن لە ئۆرگانەکان ئەو سکاڵایانە ئەو سزایە جێبەجێ دەکەن بەڵام لە کارنامەش نووسراوە بۆ سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی راپۆرتەکانی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە راپۆرتی یەکلاکەرەوەن بە هیچ شێوەیەک سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی یا ئۆرگانی تایبەتمەند لیژنەی تری بۆ دروست ناکە
بڕیارەکە ئەنجومەنی چاودێری هەڵی دەسەنگێنێ بەڵام وەکوتمان لایەنی جێبەجێکار دیارە لایەنی تەنفیذی لە نێو حیزب جێبەجێیەکە و ئەوەشی کە لە کارنامەکە هەیە سزاکان کە ئێمە دەسڵاتمان هەیە چ سزایە دیاریکەین و چی جێبەجێکەین ئەوە لە کارنامەی سزا و پاداشتی کۆمەڵی ئیسلامیە چەسپاوە. ئەی وەکوڵێ بەشی دووەم کە جەنابتانە فەرموون پاداشتیشمانەیە ئەم پاداشتە چۆنیە؟ دیارە چۆن وەکوتمان سزا لە ئاگادارکردنەوە لە سەرزەنشتەوە بۆ وەکو خۆ دەڵێ بۆ سرکردن جاری حتا مەسەن دەرکردن دەڕوا و قۆناغبەندە زۆرە پاداشتیش بە هەمان شێوەیە لە سوپاسێکەوە پاداشتە هەتا بەرزکردنەوەی پلە پاداشتە پێدانی خەڵات پاداشتە هەر جۆرێکمان چکەمە خۆ زانی پاداشتی مادیمانێ و پاداشتی معنویمانێ هەرێکێک لەوانە ئەندامانی ئەنجومەنەکەی ئێوە لە ئەندامانی سەرکردایەتین ئەنجومەنی سیاسی تا چەند هاوکارە بۆ ئێوە لە سەرخستنی کارەکانتانە کە ئەوان بە پلەی حیزبی بێ لە ئێوە بەرزترن و پلەیەک لە پێش ئێوەوەن ئایا هیچ ڕێگری و وەکوڵێ لەمپەرێ لە بەردەم کارەکانتانە دروست ناکەن؟ طبعاً وەکو ئەوان وەکو ئەنجومەنی جێبەجێکە بەشێکن لە ئەنجومەنی تەنفیزی لە ئەمە ئیشەکانمان لە یەک جیاوازە لەبەرەوە لە ئیشەکەی خۆمانە لە ئیشەکەی چاودێریە کەس لەسەر ئێمە نییە مەوتم وەکو پەیڕەو بەس وەکو ئەنجومەنی جێبەجێکردن چکە ئیشی ئێمە نییە ئەوە پلەبەندێک لە حیزب هەیە حقت کاک ئاگادارین هەمومان لە ئەنجامی کارکردنا بەریەکەوتن دروست جۆرێک لە بەریەکەوتنی دەسەڵاتەکان دروست دەبێ بۆیە ئێمە بە عموم ئەگەر پێناسەی گشتی بکەین تا ئێستا زۆر باش ئەین تا ئێستا باش ڕۆیشتووە بەڵام بڵێن تێبینی نییە هەیە بۆ چکە هەمومان وایە جاری وایە حتا لە خاڵێکی پەیڕەوە خوێندنەوەی جیاواز دروستە بێ ئێمە وەک ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە پێمان وایە ئەم دەسەڵاتە ئاوایە تا ئەوەیە بەڵام جاری وا هەیە ئەنجومەنی سیاسی جاری وا هەیە لەوانەیە مەسەن ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن جۆرێک لەوەیان هەبێ بۆ ئێمە هەوڵمان داوە بە لێک تێگەیشتن بە هەوڵدان بە دانیشتن بگەینە نەتیجە بۆیە لەوانەیە لێرە و لەوێ کە بڵێن کەم و کورتێک هەبوو بێ بەڵام بە گشتی سوپاس بەخوا باش دەڕوا بڕێوە و ئەوەی کە ئێمە پێی هەستاوین تا ئاستێکی باشکە بۆ خۆ دەزانی هەموو کارێک ئیجابات و سلباتی هەڵسەنگانی باشی کار لەوەیە چەندێک ئیجاباتی زۆرترە وەلەو ئەگەر سلباتێکی کەمیشی هەبێ تو دەبێت بڕیار بێ کەشتێکی زۆر باشە و ئەلحەمدولیلا بەوە دەڕ ئەنجا مە ڕاوێژکاری یاساییشمان هەیە هەر حاڵەتێک لەوانە دروست بێ جنابی مامۆستا زانا ڕۆستایی کە پیاوێکی بە ئەزمونە لە بواری یاسایی ڕاوێژی پێ دەکەین و نەتیجەی ڕاوێژەکەیش ئاراستەی و برانە دەکرد و ماڵی لەگەڵ مامۆستا سەباح لەمپەر و بربەستی بەردەم کارەکانتان چین بە شێوەیەکی گشتی کەوا وای کرد بێ ئێوە کەمتر بتوانن بە کار و چالاکیەکانتان ڕابگەن و کار و چالاکیەکانتان وەکۆڵێ بەرهەمی زۆرتر بێ ئەو لەمپەر و ڕێگریانەی کە لە بەردەم کارەکانتانە هەنچین و لەلایەن کێوە دروست کراوە؟ وڵی ئەوەی کە هەیە یەکەم یەک بەشیان کە من تا ئێستا کە هەستی پێ دەکەین بەشێکە لە تێگەشتنی جیاواز لە دەسەڵاتی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە لەوانەیە هەندێک لە برایان لە ئەنجومەنی بڵین سیاسی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن کەمێک لەوەی کە لە دەسەڵاتی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە لەوەی کە ئێمە قەناعەتمان وایە کۆنگرە دەسەڵاتێکی بە ئێمە داوە چکە ئێمە وتمانە حتا کۆنگرە قبوڵی نەکرد کە ئێمە بەرپرسمان هەبێ ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە بەرپرسی نییە لە کۆنگرا تەرحکرا بەرپرسی هەبێ و ئەندامی ئەنجومەنی سیاسی بێ قبوڵ نەکرا حتا تەرحێکرا کە جەنابی مامۆسا ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەرپرسی ئەمە ئەنجومەنی نوێژ بێ وەکو پێشوو لە کۆنگرە دەنگی نەهێنا بۆیە وتیان ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە نابێ بەرپرسەکەی سەر بە ئۆرگانێک بێ بەڵکو بێت دەسەڵاتی بەسەر لێپرسینەوە و چاودێریشی بەسەر ئۆرگانە هەبێ اینجا چاودێری و بە دوواداچوونەکە بە زۆرینەی دەنگی کۆنگرە کرا بە لێپرسینەوە یعنی بە دوواداچوونەکە کرا بە لێپرسینەوە کە دەسەڵاتێکی زیاتریدا لەم حاڵەتە هەندێک جار یعنی خوێندنەوەی جیاواز بۆ دەسەڵاتەکانی ئەنجومەنەکە دروستەکری ئەوە لەمپەرێکە بەڵام ئەلحەمدولیلا نەبووەتە گرفت نەبووەتە کێشەیەک هەوڵمان داوە کەم تا زۆر بڵێن چارەسەر بکرێ و لەوانەیە مابێتی هێشتا مابێتی بەشێکی تر قەیرانی داراییە بە تایبەتی ئێمە هەستەکەین کە قەیرانێکی دارایی بە عموم لە کوردستانەوە بە تایبەتیش لە کۆمەڵی ئیسلامی ئەم قەیرانە دارایە لەوانەیە دەسەڵات بڵێن چوارچێوەیەک دروستکە بۆ کاری کۆمەڵی ئیسلامی بە تایبەت هاتوچۆ و ڕۆیشتن و ئێمە کارمان لە دهۆکەوە
بۆ دووس خورمات و کەلار و خانەکەینە بەم حوت کەسەوە دەبێت چاودێری هەمووی بکەین ئەوە بۆ خۆی ئەوە بربەستە کەمیمان بۆ خۆی قەزیەکە بەڕاستی چونکە حوت ئەندام کەمە بەڕاستی چۆ دوجاری وا هەیە بە حوت ئەندامەوە ناتوانین ئیطلاعات بەسەر چونکە تۆ کە لیژنە دروستەکەی لیژنە بە یەکەس دروست ئێوە ناکرێت بەدەر بە ئەندامی سەرکردایەتێ با بەرپرسی مەڵبەندەکان ببنە ئەندام یا هیچ نەبێ مشکلەکە لەوەیە کاگرێمە متابعی ئەوانەکەین تۆ متابعی کەسێک بکەی خۆی بکەی بە بەشێک لەوە اعتماد لەسەر قسەی خۆی 100% ئەوە ناکرێت تۆ بە دوای دیوکەمت یعنی دەکرێمە وتومانە ئەگەر ئەوە بێ بەڵام تا ئێستا کەمیمان بربەستە قەیرانی دارایی بەستە و هەندێک جار وکوتمەوە کە ناگاتە حەدی بربەست بەڵام ئەو لێک تێگەشتنە جیاوازانە لەوانەیە هەندێک جار هەیە تا ئێستا حزوری هەیە بەڵام بەگشتی ئێستا کۆمەڵی ئیسلامی من قەناعەتم وایە ئەم حاڵەتی لە زۆر لایەنیتر باشتر بێ و تا حدێکی باشیش ئێمە توانیمانە کاریگەری خۆمان هەبێ و جێگەی دڵخۆشی ئەندامانیش بێ و تەبیعەتی کاری ژوایە و کوتم هەموو شتێک بەویست و ئیرادەی ئێمە نایەتە پێش مامۆستا سەباح ماوەیەک لەمە بەر ڕاپرسیەکتان کرد تا ئەندازەیەک ڕوبەڕووی گلەیش بوویەوە هەندێک لە ئۆرگانەکان بە شتێکی نازانستیشیان زانی بۆ نمونە دەستگای پۆلیس و ئەعلامتان بە یەکەوە بە یەک فۆرم و بە یەک ئاست باس کردووە لە کاتێکدا ئەعلام دەستگایەکی زۆر جیاوازەوە دەبێت شێوەی تایبەت بەکاربهێنرێت تەنانەت خەڵکێکی تایبەتیش کە شارەزای بواری ئەعلام و ڕاگەاندنن ئەوان وەکۆڵێ چالاکی و ئاستی ئەو دەستگایە وەکۆڵێ پەسەند بکەن یا وەکۆڵێ باسی بکەن ئەمە چی بوو ئەم ڕاپرسی کەەوە بەو شێوەیە ڕوبەڕووی ئەوە لەوانەیە هەندێک جارەوە خەڵکەی کە تێبینیان داوە خۆی تەبعاً ئێمە حرمەتمان بۆ هەموو تێبینیەکان هەیە و قەناعەتشمان وایە کەس بە دەرنیە لە ڕەخنە ئەوە ڕەخنەش خەڵک بەهێز دەکات ئەمە قەناعەتیان چونکە داوامان کردو هەمیشە تکاتان لێکەی ئەندامان ئۆرگانانی کۆمەڵی ئیسلامی چونکە ئێمە هەمومان پێکەوە تەواوکەری کۆمەڵی ئیسلامین بە دڵنیاییەوە حەزەکەم ئەم ملاحەزە بم ئێمە لە ئەنجومەنی چاودێری لە پرسیینەوە بڕیارمان داوە هاوکاری ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی بین نەک بۆ لێپرسینەوە و خەڵک بە محاسبەت تێبگایانی بەوەی بمانوێت بە دوای عیب و عار نە ئەمانەوێ کۆمەڵی ئیسلامی خاڵە بەهێزەکانی دەستنیشانکەین برەویان پێ بدەین و خاڵە لاوازەکان ئەگە هەبوو هەمووان پێکەوە چارێکین یعنی ئەمە هەموو ئەندامانی کۆمەڵی ئیسلامی و ئۆرگانەکان لە ئێمەی وەرگرن ئەوە برارێکە و ئیشیشی لەسەرەکەن الحەمدولله لە هەموو ئۆرگانەکان و سپاس بۆخوا هاوکاریشەیە ئێمە زانین چۆنە تایبەتمەندیەکانمان جیا کردوەوە کاگراز هاتوین هەر ئۆرگانێک فۆرمی تایبەتمەندی خۆیمان بۆ دروست کردووە یعنی بە پێ چەند شتێکی چەند خاڵێکی بەڵێن تایبەت هەبووە کە هەمویان تێ هاوبەش بوون ئەوش حاڵەتێکە لە هەموو ئۆرگانێکە لە ڕووی ئیداریەوە دەبێ هەبێ ئەوی تر ئێمە هاتوون چیمان کردووە کارنامەی ئەم ئۆرگانە باشە کارنامەی ئەم ئۆرگانە چی لەسەر دیاری کردووە ئەرکی ئەم ئۆرگانە چییە بڵین چی جێبەجێ بکە ئێمە فۆرمەکانی خۆمانمان لەسەر ئەم ئاساسەدا ڕێژاوە ئەوەی کە ئەو خاڵانەی پەیامان لەسەر هەڵسەنگاندووە جیاوازە لەو خاڵێک کە من دەستگای پۆلیسم پێ هەڵسەنگاندووە بەڵام دوایی بۆ دەستگا ئێمە لە چیواتن تۆ 4 کەس لە بەردەستایە ئەم 4 کەسە هەر یەکێک ئەرکی جیاوازی بۆ دادنی 4 خاڵ 5 خاڵە خستۆتە ئەستۆی کەسێک وانە چەند خاڵێکت خستۆتە ئەستۆی کەسێکی تر باشە خاڵەکان با جیاواز من بەڵام دوایی سەرنجام کە تۆ لیان دەپرسیتەوە بزانی ئەم کەسانە چەندێک بڕارەکانی تویان جێبەجێ کردووە بەپێ ئەمە هەستەکە یەکێکیان لە 180 بڕارەکانی جێبەجێ کردووی یەکێکیان لە 160 بەمە پلەبەندی دەرەکەوێ با خاڵەکانیشیان جیاواز بێ بەڵام گرنگەوەیە فەرم ئەرکەکانیان جێبەجێ کردو بۆیە ئێمە بە پێچوانەوە بەڕاستی هەوڵماندا فۆرمێکی زۆر ئەکادیمیمان دروست کرد و پرسۆرامان بە خەڵکی ئەکادیمیش کردووە بەڵام وەکوتم خەڵکوا دەزانێت ئێمە هاتوین بە یەک فۆرم هەمووی ما هەڵسەنگاندوە نا یعنی نوسخەی فۆرمەکان ئاوا بێنی ئەو فۆرمەی کە ناوەندێکمان پێ هەڵسەنگاندووە کە ناوەندی با بڵێن زانایانە خاڵەکانی ناوی زۆر جیاواز بوو لەو خاڵانەی کە ناوەندی پەرەپێدانی ڕێکخراوەکانیان ناوەندی بڵێن لە با بڵێن دەستگایەکی تریا پەیامیا بۆ کۆڵەی تۆڕی میدیایی کۆمەڵمان پێ هەڵسەنگاندووە بەڵام لە ئەنجامە ئێمە چۆن مەڵبندەکان وەک یەک بوون هەمویان ئیشەکان بەڵام ئەمی ترمان چۆن هەڵسەنگاندووە لە پلەبەندی خاڵەکانە کە ڕقەمیان هێناوە بۆ نمونارۆک و ملاحەزێکی تۆ بە ئەندامێک دەڵێ سەفەرێک بکە بۆ هەولێر بە یەکێکیش دەڵێ بۆ کەلار
یعنی ئیشەکان ڕۆیشتنەکانیان جیاوازە بەڵام کامیان ڕۆیشت بوو کامیان نەڕۆیشت بوو لەوا تۆ دەزانی پلە بەندێک بۆیە ئێمە ناڵێن خاڵی بۆ لەکەم و کورتی جارێ ئەزمموی یەکەم بوو ئەمە یەکەم ساڵ بووە وانە ئەکری هەندێک خاڵی ئێمە بۆ ساڵی داهاتوو سفادەی زۆر باشی لە بکەین و سوپاس بۆ خۆیمە وتمانە بۆ هەموو برانیش کتابی ڕسممان کردو و تێبینیشمان بۆ هاتووە لی سونمەند دەبین بەڵام بەگشتی ئێمە هەڵسەنگاندنەکانمان بە پێی تایبەتمون و تەخەسوسی ئەو ناوەند و دەستگا بۆ کاڵمان سەنگاندوو بەڵێ کەواتە ڕاپرسی یەکێکە لە کارەکانتان بەدەر لە لێپرسینەوە و چاودێری ئێمە ئەرکی ڕاپرسی یەکێکە لە کارەکانی ئەنجومەنەکەی ئەوە ڕاپرسی گشتینە تەنها بۆ ناو خود و چالاکیەکانی کۆمەڵی ئیسلامی ئێمە ئیشمان لە نێو خۆی کۆمەڵی ئیسلامی لە نێو خۆی کۆمەڵی ئیسلامی ڕاپرسی دەرەوە ئیشی دەستگاکانی تری کۆمەڵی ئیسلامیە بەڵام ئەوەی کە ئێمە کردمان وەک ڕاپرسی چیمان کردووە طبعا لەسەر دەستگا و ناوەندەکان نا ئێمە لە ئاستی مەڵبەندەکان ڕاپرسیمان کردو دوو ڕاپرسی بووە فۆرمێکی تایبەت بۆ ئەندامانی مەڵبەندواتە لە کارگەری ئەنجومەنەکانی مەڵبەندەوە کە زووتر ناوچە بۆ ئەنجومەنەکانی مەڵبەندەوە هەتا ئاستی ئەندامی ئەنجومەنێکی سیاسیەکە لە دەڤەری ئەو مەڵبەندە بوو بووە مافی بەشداربوونی هەبووە بەڵام فۆرمی ئەوانەی کە لە دەروی ناو مەڵبەند بنواتە ئاستی ئەندامی ناوەند و دەستگا و تا ئەنجومەنی سیاسیان هەبووە خاڵەکانیان جیاوازتر بووە ها وەردەکاریشمان هەتالەوە کردووە فۆرمێکیان بۆ هەڵسەنگاندنی کار و ئەدای با بڵێن مەڵبەندەکە بۆ خۆی لە 28 خاڵ و کەیەکیان دوو فەقەرە بۆ دەکاتە 30 خاڵ بینیوێتەوە خاڵێکی تریان هەل ئەو ئەندامانە هەڵسەنگاندنیان بۆ کاروباری حیزب کردووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پەیوەندیەکانەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی مەسەڵەن دەستگاکانی ڕاگەیاندنەوە یەک دوو سێ لەو خاڵانە ئەم ئەندامانە بڕیاریان داوە دوای ئێمە هاتوین بە شێوازێکی دروست توڵبەندمان بۆ کردووە چەندێک دەرەجێ هێناوە هەرێکی و لە سەداچەنی ڕێژەی هێناوە ئەمە بەشێک بۆ چۆن مەڵبەند کاگراز ئێمە هاتوین ئەوەی مەدانیان ڕۆیشتوین لە کارگەرەکانمان وەرگرتووە لە 55 نمرەکەی لەسەر بووە ئەوەیشی کە عمومی ئەندامان چکە مەڵبەند خۆی سەرکەوتنی مەڵبەندەوەی کە کۆنتاکی لەگەڵ ئەندامانی چۆنە و چی کردو و بێدەزانێ لە ڕاپرسیەکەیشی ئەو دەرەجەکەی لەسەر بووە بەوە کردوێتی ئەنجامی با بڵێن راپۆرتەکەی ئێمە و ڕاپرسی دووەمیشیان کردومانە بە راپۆرتێک و ئاراستەی سەرکرداتیمان کردووە ئەمە تێڕوارینی ئەندامانی کۆمەڵی ئیسلامیە تا ئاستی ئەنجومەنی بڵێن کارگەری ئەنجومەنەکان ئاوا لە کاروباری کۆمەڵی ئیسلامی دەڕوان بەڵێ مامۆستا سەباح بەدەر لە بۆ نمونە چاودێری و لێپرسینەوە و ڕاپرسی ئێوە چه چالاکیەکی ترتان هەیە لە کارنامە و پێڕەوی خۆتانە یا ئەرکێکی تر کە ئێوە هەتان بێت چییە بەدەر لەم سێشتە ئێمە هیچ ئەرکێکی ترمان لە لایحانیە وەکو توێژینەوە ئیشی تەنفیزی هیچی ئێمە نییە ئێمە تەنها ئیشمان کاروباری وەکوتمان چاودێری و لێپرسینەوە ئەوە کە خۆی مختصر بووتەوە ئەوش بە میکانیزمە جیاوازەکانەوە کوتمان بە دوواداچوونی سکاڵا و خۆمان کە هەستی پێ دەکەین و کۆنتاک و پەیوەندیمان بە ئۆرگانەکان و چاودێری متابعەن ئەوەی تر ئێمە وەک خۆمان هاوکاری هەموو ئۆرگانەکان بووین وتمانە هەمیشە وەک ئەندامێکی سەرکردایەتیم حیزبە ئەوەی پێمان دەکرێت لە هاوکاری ئۆرگانەکان درێخیمان نەکردو جا لە ڕووی مادی ئەگەر پێمان بکرێت لە ڕووی هاوکاری ڕۆشنبیری کۆڕ و سیمینار و سەردانە کۆمەڵاتیەکان بەڵام لە پەیڕەوە ئەرک و مەهامی ئێمە هیچ شتێکی تەنفیزیتیانە و ئەرکی ئێمە نییە تەنها ئەرکی ئێمە چاودێری و لێپرسینەوەی کاروبارەکانی نێوخۆی کۆمەڵی ئیسلامی لە هەموو ئۆرگانەکان و چاودێری جێبەجێکردنی برارەکانی سەرکردادی کۆمەڵی ئیسلامی ئۆرگانەکان و چاودێری برارەکانی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی و جێبەجێکردنی پەیڕەوی کۆمەڵی ئیسلامی بەڵێ گەورەترین کارێک کە ئێوە هەرچەند پێشتر پرسیمان کە ئێوە لە چی کۆڵنەوە و چی چاودێریەکەن بەڵام گەورەترین کارێک کە ئێوە لێ پرسینەوەتان لەگەڵ کردبێ و چاودێری بوو بن و بەرهەمێکی هەبوو بێ ئێستا ئێوە وەکو پاداشتێک بڵێن بە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ئێمە ئەرکەمان ڕاپەڕاندووە و ئەمەش بەرهەمەکەیەتی چی بووە کە ئێوە لە مەدای ساڵێک هاتوانی بێتان کرد بێتتان وڵا ئەلحەمدولیلا ئیشی باش کراوە کە ئەندامان دەزان بوونم بەڵام هەندێک خاڵ بۆ منە یەکێک لەوانە مەسەڵەن ئێمە مەڵبەندی دوهۆکمان هەبوو لە پێش خۆی کاری ئێمە وا بوو کەوا مەڵبەندەکانی ئێمە بە کۆنفراسی ناوچەیی لە دەڤەری خۆیاندا پرپرسی مەڵبەند هەڵدەبژێرن پێش کۆنگرە ستافی دوهۆک لەبەر هەندێک
گرفتی ناو مەبەستم وەکو ئەندامانی ئامادە نەبوونی ئەندامانی دەڤەری مەڵبەندەکەن جێبەجێ نەکرا و نزیکەی 8-9 مانگ لە دوای کۆنگرەیش بە هەندێک محاولەی حتا دەستگا تایبەتمەنددارەکان و ئەوانش لە ئاستی باڵا جێبەجێ نەبوو. ئەلحەمدولیلا ئێمە لیژنەیەکمان کە سەرکردایەتی داوامان لێکردنەوە ڕایان سپاردین ئێمە لیژنەیەکمان سەردانی دووهۆکمان کرد و سوپاسی برایان دەکەین دوای گفتوگۆیەک و بەڕاستی لە یەک تێگەیشتن برایان کاندیدیان دیاری کردوە سوپاس بۆ خوای پەروەردگار مەڵبەند ئەوە کراوە. ئێمە زۆربەی مەڵبەندەکانی تریش بڵێن گرفت هەبووە کێشە هەبووە هەتا گەشتوتە ئاستی گەورە ئێمە هەوڵمان داوە چارەسەر کراوە گرفتی گەورە لە نێو ئەندامان جاری بۆ گەشتوتە ئاستی فەسلی ئەندام و دەرنانی ئەندام ئێمە سوپاس بۆخوا بە گوێگرتن لە لایەنی پەیوەندیدار و لە هەردوو لا گەشتونێتە حەلێکی وەسەد و چارەمان کردووە لە هەموو مەڵبەندەکان و هەر کەسێک سکاڵای هێنابێتە لای ئێمە ئیتر ئەو سکاڵای خۆ ئێمە یەک شتیشمانەیە کاگرا ئێمە یەکێک لە مشکلەکەمانینێکمان کە مشکلەنی الحەمدولیلا بەڵام و تایبەتمەندیە با بڵین ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە ناکری ئاماژە بە هەموو شتێکمان بین یانی جاری وایە ئەندامێکی با بڵێن لە سەرکردایەتی تۆ ئەگەر لێدوانێک دەدا ئەگەر هەنگاوێک دەکا و گونجاو نەبوو بێ ئێمە کە بانگمان کرد لێپرسینەوەمان لەگەڵا کرد ناکرد بڵێن فلان کەسیمان بان کردو ئەوە چکە بەڕاستی ئەوە نیێنێ لای ئێمە هەندێک گرفتە بۆ لە بینی ئەندامان چارەسەرمان کردووە بەس ناکرێ ئاماژەی بێ بکەین بڵێن لە فلان شوێن لە نێوان کێشەیەک ڕوویدا کێشەیەک لەو ئاستا بوو ئێمە چارەسەرمان کرد چونکە ئەوە تایبەتمەندی ئێمە بە هەموو برایان دەڵێن بەڕاستی ئەوەی پێویست نەکە ئاماژەی پێ بکەین ئێمە لای خۆمان بەنهێنی دەیڵینەوە ئاماژەی پێ ناکەین بۆ یەک گرفتی باشمان چارەسەر کرۆ سوپاس بخوا و ئەو ئەندامانە لەوانەیە گەر هەندێکی ئاگیان لە دەنگی من بێ دەزانن وا بووە بەڵام وەکوتمان هەموو گرفتێک ئێمە بۆ گونجاوی نازانین حتا زۆر جار بۆ ئۆرگانەکانیش ئاماژەی پێ بکەین چ جای لە ڕاگەاندن چکە تایبەتمەندی خۆی حیزب مامۆستا سەباح کاتی بەرنامەکەم تەواو بە بەس شتێک بیکەینە کۆتایی جەنابتان ئاماژەیەکی پێ بکەن کە ئێمە نەمان پرسی بێ و پێویست بکە ئێوە ئاماژەیەکی پێ بدەن. وڵاوی کە من پێم باشە بە هەموو برایان و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ڕابگەێنین ئەم ئەنجومەنێک کە بەڕاستی هی هەمومانە و لە خزمەتی هەموو ئەندامانی کۆمەڵی ئیسلامیین و هەر ئەندامێک سکاڵای هەیە لە هەر کەسێک لە هەر ئاستێک بە سنووری دیارە و کوتمان سنووری خۆی پارێزراوە بێ دیارە با بیگەێنم ئەنجومەنە و داوا دەکەم ئەو خەڵکە ئەوەی کە هەندێک گرفت و داواکاری هەیە نەگاتەوە ئیعلام چکە بەوا ئازانی ڕێگە چارە نەبێ ئەم ئەنجومەنە دەرگامان کراوەیە لە خزمەت یا دەبین و بە دوواداچوونیش دەکەین حتا ئەو کاتەی پێی دەڵێن برای بەرز ئەمە نەتیجەی ئەنجامی ئیشەکەی تۆیە ئومێد دەکەم هەموو برایان ئاوارێمان وەرگن خاڵی دۆمەکو ئاماژەم پێدا بەڕاستی ئێمە پشتیوانی برایانمانی یعنی لە شوێنێکیش بە برایەک دەڵێن ئەمە خاڵێکی لاوازە دەزانین ئەو برایانمان چەند خاڵی ئیجابیشی هەبووە بەڵام ئیجابیەکان ئێمە هەر لە موسڵمان وا چاوەڕێ دەکەین لە ئەندامانی خۆمان وا چاوەڕێ دەکەین بۆیە نەقسێکە بوو وەک سەرخستن و پشتیوانی ئەو برایە دەڵێن خاڵی کۆتاییم بەڕاستی جێ دەستخۆشیە لەم قەیرانەدارایەدا لەو قەیرانانەیە کە کۆمەڵی ئیسلامی لەسەر هەڵوێستە سیاسیەکانی تووشی بووە بەخۆ لەوانەیە ئاگادار بێت لە ڕووی دارایی و سیاسیەوە بەڕاستی جێ دەستخۆشیە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی بەردەوامن لە چالاکی لە هەوڵدان خەڵکی کۆمەڵی ئیسلامی خەڵکێکی خۆبەخشە و سپاس بۆخوا ئەگەر بڵێم جێ دەستخۆشیە کە ئێمە بەو حاڵەوە بۆ هەموو قەیرانەوە دەبینین کاری کۆمەڵی ئیسلامی ئێستا جێگەی دەستخۆشیە ئەوە کە ئێمە وەکو ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە حتا هەندێک جار داوامان کردووە لە لایەنی پەیوەندیدارەکان بە تایبەت ئەنجومەنی بانگەواز و بەرەوە بردن سوپاسی ئەو ئۆرگانانە بکەن کە ئێمە مەیدانیان دەڕۆین دەیان بینین لە هەموو قەیرانانە کە جێ دەستخۆشیە. مامۆستایان زۆر سپاس دەکەین هیوای سەرکەوتن بۆ جەنابەت و هەموو ئەندامانی ئەنجومەنەکەش دەخوازین. سپاسی جەناب دەکەین. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆژمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرە مەرشاد و سەرکەوتوو من خواتان لەگەڵ.